گەڵ یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافێت لە بەریتانیاوە گفتوگۆکەین بزانین سێکتەری نەوتێرمی کوردستان تا چەند شەفافە ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافێت بزانین چۆن قسەی لەسەرەکە. کاک یادگار ئێوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو راپۆرتێکتان بڵاو کردەوە لەسەر داهات و هەروە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان. ئەگە بەراوردیکەین بە راپۆرتەکەی حکوومەتی کوردستان یاخود ئەوەی دیلۆیت هیچ جیاوازیەک هەیە لە نێوان هەردووکیانە؟ سڵاتە لەبێ باز بۆم دەکە تەبیعی ئەمە لە کۆتایی مانگی پێکا راپۆرتێکمان بڵاو کردەوە لەسەر شایستەی کۆمپانیا نەوتیەکان هەمویان لە ساڵی 2022 ئەو پارانەی کە وەریان گرتووە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێ بە دواشونەی ئێماوە بە پێی زانیاریانەی کە دەستمان کەوتووە لە هەموو کێڵگەکانەوە بە راپۆرتی کۆمپانیا نەوتیەکان لەو ساڵەدا ئێمە تەنها ئەتوانین بڵێن هەموو داهاتەکانمان لە بەردەستان نەبووە دوو کێڵگە و سێ کۆمپانیامان داهاتەکانی کە بەی شێوەی تا ئێستا بڵاو نەکراوەتەوە فورمەڵە سەرقەڵایە کێڵگەی گەرمیانەکە وێستەن زاگرۆس لەگەڵ گازپرۆم کاری تیاکە و فورمەڵەش کە کارگروپیایە شەکە غەیری ئەو سێ کۆمپانیا داهاتەوە کاین 3 ملیار و 115 ملیۆن 3 ملیار و 115 ملیۆن دلار بووە و ئەوەی کە ئەمێنێتەوە ئەگەر بەراوردێکن بە پێی راپۆرتەکەی دیلۆیت نزیکی ملیار و نیوە زیاتری ئەمێنێتەوە بۆ ئەو سێ کۆمپانیایی کە ئێمە زانیاریمان لەسەرینەوە ئەوکانتر زانیاریەکان هەمووی دقیقە هەمووی بە پێی راپۆرتی دارایی کۆمپانیا نەوتیەکانە. تەبیعی ئاستی بەرهەمەکە تۆزی گۆڕانکاریتیایە لە چووکە ئێمە ئەفریجی ئەخیر مانگمان وەرگرتووە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەفریجی یاخود معدلی چارەکەکانیە و مانگەکانیەوە گۆڕانکاری فەرقێکی زۆر وا نابێتایە ئەبینرێ کە تەبیعی لە ماوەی ساڵەکە بە شێوەیەکی گشتی بەرزونیەکی کەمە بووە لە ئاستی بەرهەما بەڵام زۆر نەبووەوە نەبوو کە زۆر شایەنی هەڵوەستە لەسەرکردن بێت چونکە چاوەڕێک کێڵگەیەک لە کێڵگەی لە ماوەیە کێشەی تەکنیکی بۆ دروست بێت و تۆزیە بڕێک لە بەرهەمەکەی کەم کاتەوە کێڵگەیەکی تریشتۆ بەسمە لە بابەتی بەرهەمێنان پرسیارت لێ بکەم بەڵام پێشەوە سەرنجت بۆ سەرنجم چوە سەر وەڵامێکی تۆ کەویش هەندێک کێڵگە و کۆمپانیەکان دیار نییە بۆ نمونە گازپرۆم کە لە کێڵگەکانی شەکات ئەمە پێ دوایە پەیوەندی بە بابەتی سزانێ و دەوڵەتەکان بێت لەسەر کۆمپانیا ڕووسیەکان یا ئەمە لە ماوەی ساڵانی ڕابردووش لە سێکتەری نەوتێرمی کوردستان دووبارە بۆتەوە کە زانیاریمان نەبێ لەسەر هەندێک کێڵگەوە لەسەر هەندێک کۆمپانیا؟ تەبیعی ئەمە پێشینەیەکی دوور و درێژی هەیە من ئاماژەم پێکرد کە هیچ شێوەیەکی ئێمە زانیاریمانێ مە لە ساڵی 2000 ڕوونبین لە 2007ەوە دروست بووەوە پێشتریش وەکو هەوڵی تاکە کەسی لە پەیوەندی بەردەوامە بوون هەوڵمان ناوە کە زانیاریمان دەستەوێت ئەم سێ کۆمپانیا ئەو سێ کۆمپانیانیان کە بە هیچ شێوەیە نە وەڵامی ئیممەیلیان ناوەتەوە نە ژمارە تەلەفۆنەکانی کە خۆیان دایان ناوە وەڵامیان ناوێنێتەوە لە راپۆرتە داراییەکانی خۆشیانە هیچ زانیاریەکیان لەسەر ئاستی بەرهەم ماوەیەک ڕایان گەیان بۆ ئاستی بەرهەم گازپرۆم و وێستەن زاگرۆس بەڵام ئاستی بەرهەمی فورمەڵە بە هیچ شێوەیەک ڕانەگەێنراوە بەڵام بە پێچەوانەوە شایستەی دارایی و داهاتەکانیان چەندێکە پێشتر ڕیان نەگەیان و ئەمە پەیوەست نییە بەو سزانێکە ئیستایە سەپێنراوە بەسەر کۆمپانیا ڕووسیەکانە بەڵکو ئەمە پێشینەیەکی درێژتری هەیە هەر لە سەرەتاوی زانیاریەکمان لەسەر داهاتی ئەو کێڵگانە نەبووە بەشێکیان زانیاریان بڵاو کردوێتەوە بەیناوبین لەسەر ئاستی زیادکردنی بەرهەمی ئەکەمکردنی بەڵام زانیاری شایستەی دارایی و داهاتەکانیان چەند بووە ئەمانە جیانەکراوەتەوە. باشە کە یادگار سەبارەت بە بەرهەمهێنان ئێمە باس لەوە کریا خود ئەگە سەرنجی 2022 بین لەگەڵ بەرزبوونی نرخینەوە دە وڵاتانی کە نەوت بەرهەمێنن ئاستی بەرهەمێنانیشیان زیادی کردووە ئەمە بۆ هەرێمی کوردستانی ڕاست بووە یاخود ئەگەر کەمکردنێک هەیە ڕەشبین بین بەوەی کە ئیتر بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستان ساڵانە کەم بکە یاخود پشتیتر لە پشتەمەوە هەیە بابەتی کێشەی تەکنیکی یاخود دۆخێکی ئاسایی ئەوەی کە ڕوویاوە؟ تەبیعی سێکتەری نەوتۆکو جەناب دەزانن ڕیسکی زۆر زۆریایە باسی ڕسکی سیاسی ناکەین باسی ڕستە جیۆلۆژیەکانەکەین باسی خەشارەکانەکەین باسی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ خەشارگە نەوتیەکان ناکەین ئەمانە هەمووی مەترسین و راپۆرتمان بڵاو کردوێتەوە کە لەوەی بە بەردەوام هەندێک کێڵگە ئاستی بەرهەمی بەداخەوە دابەزیوە
لە کێڵگەکانیش تقریبان بە شێوەیە لە شێوەکان زۆر بەرهەمیان زیادی نەکردووە بە شێوەیەکی سەقامگیر ماونەتەوە. یەکێ لەو کێڵگانەی کە جەنابتان ئەزانن کێڵگەی سەرقەڵایە بەرهەمی زۆر کەمی کردووە، ئەتوانین بڵین بۆنی وە کەمتر داوەزیوە لە ماوەی ساڵی 2022 ئەوش بەوەی هاتە ناو ڕاکێشانی ئاو بۆ ناو حەشارگەکانە. ئەمە مەسەلەیەکی تەکنیکیە، جیاکردنەوەی زیایە، ڕاستە تەکنیکیە، بەڵام لەگەڵەوەشە گومانی بەکارهێنان و زۆر فشار خستنە سەر بیرە نەوتیەکانە پێش کە زۆر جار لە تەکنیکیەکان پێمانەڵێن کە لە زۆر فشار خستنە سەر کێڵگەیەک لە ئاستی خۆی زیاتر با بڵێن ڤۆڵپەکان بکەیتەوە، گێچەکەی بکەیتەوە بۆ ئەوەی بەرهەمی زیاتر بێ، ئاوێکی زیاتر ڕاکێشێت و یا جیاکردنەوەی زۆر زەحمەتە و تێچووی زیاترە. ئەمە هۆکارەکەیە لە سێ کێڵگەی هەرێمی کوردستانە بەلایەنی کەمەوە تەقتەق لە سەرەتا دەستی پێکرد، دواییە سەرقەڵاو و سەرتەش لە هەولێر دیسان ئەمان کێشیان بۆ دروست بۆتەوە، پێشتریش پێش ئەمانە هەمویان لە تاوکی هەبوو، بەڵام بە بۆنەی ئەوەی کە بۆریەکی گازیان ڕاکێشاوە لە پیشقاپورەوە بۆ تاوکی بۆ ئەوەی بتوانێت جیاکردنەوەی گازە هاوتاقەیە لەگەڵەوەشە داخلی ناو حەشارگەکەیەکەن، تۆزێ فشاری حەشارگەکە زیایی کردووە، توانیویانە تۆزێ ڕایگرن لە ئاستێکا. بەڵام هەر پیشقاپور لەو کاتێک کە تەقتەق ئاستی بەرهەمی لە 140,000 بووە، پیشقاپوریش لە هەمان ئەندازا بووە، ئیستا ئاستی پیشقاپور نزیک بۆتەوە لە 60 لۆکەم هەندێک جاری شاتوەتە 40,000 بەرمیل. یعنی ئەمانە هەمووی خەلەلی تەکنیکین، بەڵێ احتیمالی ئەوە هەیە و یەکێک لە ئەگەرەکانە کە دوور ناکرێتەوە شارێکی زۆرە خراوەتە سەر کێڵگەنەوتیەکان بۆی بەرهەمێکی زۆر لە ماوەیەکی کەما ڕاکێشە و لە نەتیجا زەرەر و زیانێک بەر حەشارگەکە کەوتووە و ناتوانرێ ئەمە چاک بکرێتەوە، چونکە تێچوویەکی زۆرێکە، بۆ نییە بڵێ حەل دەکرێت، بەڵام حەلکردنەکەی تێچوویەکی زیاتریەوە لەبەرەوە زۆر جار لە ناحەیە اقتصادیەوە لەبارنێ بۆ تێچووە زۆری کردێت. لێکدانە و شورۆڤێکی زۆر باشە کرد بۆ کەمبوونەوەی بەرهەمی نەوتی هەرێمیکوردستان بەتایبەت لەو کێڵگانەی کە بەڕێز باسی کە، بەڵام هەندێک بۆ چوون هەیە کە ئەمە بەشێکی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە، پێوێت داتای هەناردەکردن و بەرهەمێنانی نەوت ئەو داتا ڕاستەقینەیە نەبێت، بەتایبەت دوای بڕیارەکانی دادگای فیدرالی لە سەرکردی نەوتی هەرێمی کوردستان نەوت و غاز بەگشتی هاوڕان لەگەڵەوەی کە ئەمە پلانێکی حکوومەتی هەرێمی کوردستان بیاخود فعلەن توانای کێڵگەنەوتیەکانە کە بەرهەمێنانیان کەمی کردووە. نا من لەگەڵ ئەوانیم چونکە لە کێ شاریتەوە لە هەناردەکەر بۆچی ئێمە ڕێکخراوێکی زۆر بچووکین و لە پەیوەندیە شخصیەکانە با بڵێن توانیومانە زانیاریمان دەستێوێت کە لە جەیهان چەندێ نەوت بارە پێ و بۆ کوێ ئەچێەوە لە چێ با بڵێن کەشتێک بارەکرێەوە ئاراستەکەی کێەوە چەندێکی تایە سەعات چەند بارکراوە لە چپۆرتێک بارکراوە. بۆچی من وەک ڕێکخراوێکی بچووکەمانم دەسەکەوێت تەسەورەکەی حکوومەتی عێراقەمانەی دەست نەکەوێت لە کاتێکا خۆی وجودی هەیە سۆم و لە جەیهان و ئەو بۆریەی کە نەوتی هەرێمی کوردستانی پیاڕوا هەمان ئەو بۆریەیە کە نەوتی کەرکووکیشی پیاڕوا و گێچەکەی ئەوان دەوێ ئاگادارن چەندێکی پێش. بەڵام هەڵەمەکە یادگار باسی دیلۆیتمان کرد، خۆت بەراوردێکت کرد وتت جیاوازیکی ئەگەر هەش بێ کەمیش هەبێ بوونی هەیە، تەنانەتەوان ڕێکخراوی دیلۆیت کە ڕێکخراوێکی ناساون لەسەر ئاستی جیهان گومان لە داتاکان هەبێ ئاسان نییە شاردنەوەشی، مەبەستم داتای فەرمیە، بێگومان داتای فەرمی مامەڵەکردن لەگەڵ یا جیاوازتر لەگەڵ داتایەکی نافەرمی. ڕاستە تەبیعی دیلۆیت لەگەڵ هەم پرسیارانەی لەسەری هەیە مەجموعە ڕقەمتەیان ئەم ڕقەمانە ئەمە تا ئێستا نازانین، چونکە ئەمانە هەمانەوە ڕقەمانەیە کە دیلۆیت خۆیڵێ هەمانەوە ڕقەمانەیە کە لە حکوومەتی وەرگرتووەوە و مطابق بۆ هەمووی، کەواتە دیلۆیت هیچ جیاوازیەکی وەکو خۆی ئەڵێ هیچ جیاوازیەکی نەدۆزیوەتەوە لە نێوان داتاکانە. ئەوەی کە ئێمە ئەیدۆزینەوە ئێمە زانیاری لە 100% نییە، بۆیە ئەڵێم من لە 160 وە لە هەفتای کێڵگەکان داهاتیم لە بەردەسەیە لە ساسیەکەی ترونە ئەم لە ساسی ترکەونە تەبیعی جەناب دەزانی مەجالێکی زۆری تایە بۆ ئەوەی کە یاری بە ژمارەکان بکرێت، بەڵام ئەم یاریکردنە بە ژمارەکان بۆ من و تۆی هاوڵاتیە. ئەم زانیاریانە لە ڕێکخراوە گەورە نێودەوڵەتیەکان و لە حکوومەتی عێراقی ناشادێتەوە. ئەتوانم بڵێم بە ڕێژەیەکی زۆر حکوومەتی عێراقی ئەم داشانەی لایە و زۆربەی کاتیش ئاماژەی بەوە کردووە کە ئێمە ئەزانین بەرمیل بەرمیلی هەرێمی کوردستان بۆ کوێ ئەچێ و لە کوێ ئەچێت و بە کێ ئەفرۆشێت. زۆر باش ئەم زانیاریانەیە کە لە من و تۆی هاوڵاتی کە تەفاسیلەکەی نازانین و لە کاتی خۆیان پێمان ناگا
زۆر باش یادگار لە سەرەتای ساڵی 2022 بڕیاری دادگای فیدراڵی سەبارەت بە کەرتی نەوت و غاز لە هەرێمی کوردستان دەرچوو سەبارەت بەوەی کە زانیاری هێنەوت بەکوێ فرۆشرێت چەنە فرۆشرێت لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە تا ئەستێک لەم ئەخیرانە دەنگۆیەکی حکوومەت خۆی هەیە کە بە $90 کەمتر لە نەوتی عێراق لە نەوتی سۆمۆ نەوتی هەرێمی کوردستان ئەفرۆشرێت ئەمە تا چەند ڕاستە و هەروەها کڕیارانی نەوتی هەرێمی کوردستان ئێستا وەکو پێشتر هەمان کڕیارن یا گۆڕانکاریان بەسەر هاتووە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی تەبیعی کۆمپانیا نەوتەکان ڕایانگەیانەوە کە ئێمە پێش ماوەیەک مانگێکلا مانگەیان کە سعری نەوتی هەرێمی کوردستان لە 7 بۆ $90 کەمتر فرۆشراوە لە چارەکی ئەخیری لە مانگی نۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەمواری گرێبەستی فرۆشتنەکەی کردووە لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە کۆمپانیا نەوتەکان تا ئیسەش ئەڵێن لەو توێژیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی کە بتوانین بگەین بە ئالێتێکی باشتر چون کۆمپانیا نەوتەکانیش لەما زەرەریانە چونکە نەوتی هەرێمی کوردستان بە ئەرزانتر ئەفرۆشرێ ئەمەش هەمووی بۆ چی ئەگەڕێتەوە هەمووی بۆ ئەو فشارانە ئەگەڕێتەوە جەنابەت باست کرد لە ساڵی ڕابردووە و ساڵێکی تەواو تێپەڕیوە بەسەر بڕیارەکەی دادگای فیدراڵە و ئەو هەنگاوانەی کە حکوومەتی فیدراڵی وەزارەتی نەوتی هەرێمی کوردستان خسێسەر وەزارەتی سامان سروشتەکان و حکوومەتی هەرێمی کوردستان خسێسەر کۆمپانیا و بەهێنەرانی نەوتی هەرێمی کوردستان دەستیە سەر کۆمپانیا خزمەتگوزاریەکان و لە ئاخیریشە خسێسەر کڕیارانی نەوتی هەرێمی کوردستان ئەمانە هەمووی فشارێک بوون هەرو کاتە ئێمە ساڵی پار ڕامانگەیان کە ئەمە مەترسی ئەوەی هەیە نەوتی هەرێمی کوردستان دیسان داشکانی کەمتری بۆ بکرێت چونکە کڕیارەکان سەیری ئەو مەترسیاکەن ئەو هەڕەشانەکەن کە احتیمالی ڕوبەڕووی لێپرسینەوەی یاسایی بن خۆشتەزانی کڕیار دایم خاڵێک زیاتر زەق کاتەوە بۆ ئەوی بتوانێت قازانجێکی زیاتر کاوەنەوتەکە بارزانتر بفرۆشێت ئەکرێ بڵێن کاگیارگارێسا نەوتی هەرێمی کوردستان قاچاقە یا ساغە یاخود مەترسی هەیە لەسەر بە بازارکردن و لەسەر نرخەکەی تا ئێستا وەزارەتی با بڵێن بەرپرسانی وەزارەتی نەوت و هەندێک پەرلەمانتار زۆر جار ئەم لێدوانیان ئەو دەستەواژیان بەکارهێناوەکە نەوتی هەرێمی نەوتی عێراقی لە بەندەری جەیهان بە قاچاق ئەفرۆشرێت مەبەستیان تەبیعی نەوتی هەرێمی کوردستانە ئەمە تا ئێستا با بڵێن مەترسیەکەی زیاد کردووە بەڵام بەو زەقیە ناوترێکە نەوتی هەرێمی کوردستان نەوتێکی قاچاقە چونکە هێشتا یەکلایی نەبووتەوە حکوومەتی هەرێمی کوردستان دان نانێت بەو بڕیاری دادگای فیدراڵە حکوومەتی هەرێمی کوردستان جارێ هەموو چاوەڕێی ڕێککەوتنەکانی نێوان هەولێر و بەغداکەن لەسەر یاسای ئەو پرۆژە یاسایی کە بڕیارە لە چەند مانگی ئایندا بکرێت یاسای نەوت و غازی فیدراڵی تایە بە جۆرێ لە جۆرەکان شێوازی مامەڵەکردنی نەوت لە هەرێمی کوردستان لە نێوان بەغا یەکلایی بکاتەوە کە ئەمەوە ئەزانم ئاخرین دەرفەتە یاخود ئاخرین چەکە کە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێت بتوانێت تایە دەست بە سەکتەری نەوتەوە بگرێت بە شێوەیە لە شێوەکان تەبیعی قورسە چونکە مووقیفی قانونی بەغا بەهێزترە بمانەوە نەمانەوێت پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ بڕیارەکەی دادگای فیدراڵ مەجموعەیەشتی یەکلایی کردەوە کە زۆر قسەی لەسەر کراوە پێویست ناکات بچمەوە زیاد کردووە لەسەر کڕیاران مەترسی ئەم ملاحقەی قانونیان هەیە لەبەر ئەوە هەرێمی کوردستانیش بۆ ئەوەی سەرنجی کڕیاران ڕاکێشە بە ناچاری مەجبورە کە با بڵێن ئێغرایان بکە بەوەی کە سعرەکەیان بەهەرزانتر نەوتەکەیان بەرزانتر پێ فرۆشی ئەوشمان لەبیر نەچێت لە هەمان کادا نەوتی رووسیاشەیە کە منافیسێکی ترە کە دیسانەوە ئەویش بە دیسکاونتێکی زۆر لە بازار ڕافرۆشێ لەبەر ئەوە کڕیاران لە هەلە ئەگەڕێن بۆ ئەوەی بتوانن بە سنتێکتر نەوتەکەی تۆ لێت سپاس سەرۆکی ڕێکخراوی ڕوومی بۆ شەفافیت زۆر بە شەفافی سێکتەری نەوتی هەرێمی کوردستانە بۆ ڕوون کردینەوە سپاس بۆ زانیاریەکانت